بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. رب اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. لدرس تفسير جيشتنا سورة الأنعام دواي سورة مائدة كسورة أنعام بيتواني أو سورة گەورانەی کە پێشتر خوێندومانن بەقەرە، ئالی عیمران، نیسا، مائیدە، کە ئەو سوورەتە گەورانە سوورەتی مەدەنی بوون و زۆرێک لە ئەحکامەکانی تەشریع یاسادانان حەڵاڵ حەرام تێیدا باس کرابوون. بەڵام سوورەتی ئەنعام سوورەتێکی مەکیە، تەبعاً بابەتەکانی سوورەتە مەکیەکان زۆرتر بابەتەکانی عەقیدەن کە لەو سوورەتەدا زۆرتر مەسەلەی پەرستراویەتی خوای پەروەردیگار، یەکتایی خوا کە چەندان بەڵگەی عەقڵی دێنێتەوە لە سوورەتەکەدا، چەندان نمونە دێنێتەوە بۆ سەلماندنی ئەوەی کە خوا یەکە و بەتەنهاش دەبێ بپەرسترێ. پاشان مەسەلەی وەحی و پێغەمبەرایەتی، وەحی پێغەمبەرایەتی قورئان کە وەحی خوایە، محەممەد صلی الله عليه وسلم کە پێغەمبەری خوایە، و هەروەها بابەتێکی دیکەی سەرەکی سوورەتەکە بریتیە لە مەسەلەی زیندوو بوونەوە و هەروەها پاداشت و سزای ئەو کەسانێک کە لە قیامەتدا زیندوو دەکرێنەوە. بۆچی پێ دەوترێت سوورەتی ئەنعام؟ توان ئەنعام یعنی ئاژەڵەکان، مەبەستی لێی بزن مەڕ وشتر، بزن و مەڕ وشتر و مانگا و هاوشێوەکانیەتی، ئەوانەی کە ئینسان زۆر بەکاریان دێنێت، کە لە ناو سوورەتەکەیدا ناوی ئەنعام و باسی ئاژەڵەکان کراوە، بۆیش تەبعاً سوورەتەکە بەو شێوازە ناونراوە. تایبەتمەندی ئەو سوورەتە هێندێک لە مفەسسیرین دەفەرمون لە دوو ڕوەوەیە. یەکەمیان کاتێک کە تەبعاً خوای گەورە سوورەتی ئەنعامی ناردۆتە خوارێ، هەر هەمووی بەیەکەوە ناردووە. سوورەتەکانی دیکە هەیە 2 ئایەت و 3 ئایەت و 4 ئایەت و 5 ئایەت بەیەکەوە، بەڵام سوورەتی ئەنعام کە هاتۆتە خوارێ تەبعاً هەر هەمووی کە سوورەتێکی درێژیشە، بەڵام بەیەک کات بۆ پێغەمبەر هاتۆتە خوارێ صلی الله عليه وسلم و توانیوێتی پێغەمبەر هەمووی بەیەک جار زەبط کە. و تایبەتمەندی دووهەمی سوورەتەکەی ئەوەیە کە دەفەرمون لەگەڵ هاتنە خوارەوەی سوورەتی مائیدەدا لەگەڵ جیبریل 7,000 مەلائیکەت حازر بووە و ئامادە بووە، کە دەڵێن هۆکاری ئەوەش کە خوا بە مەراسیم تەبعاً سوورەتی ئەنعامی ناردۆتە خوارێ لەبەرەوەی باسی تەوحید کەسە مولحید و بێدینەکان. بۆیە تەبعاً سوورەتی ئەنعام تاکە سوورەتێکە لە سوورەتی ئەنعام تاکە سوورەتێکە لە سوورەتە مطەوەل و درێژەکان کە هەمووی بەیەکەوە هاتبێتە خوارێ. و یەکێکیشە لەو سوورەتانەی کە بە وشەی ئەلحەمدولله ستایشکردنی خوای پەروەردیگار دەست پێ دەکات و بەو شێوەیە دەفەرمێ الحمد لله الذي خلق السماوات والأرض. الحمد لله، هەرچی ستایشکردن و مەتحکردن و بە سوپاسکردن و وەک دەڵێ بە خاوەنی نیعمەت زانین هەیە تایبەتە بە خوای پەروەردیگار. الحەمدولله، هەرچی ستایش هەیە و هەرچی سوپاسگوزاری هەیە، هەرچی شوکرانە بژێری هەیە، هەر هەمووی تایبەتە بەخوا. کام خوایە؟ الذي خلق السماوات والأرض، ئەو خوایی کە دروستی کردوون ئاسمانەکان و زەوی، ئاسمانەکان و زەوی. پاشان وجعل الظلمات والنور، و ئەو زاتەیە کە جعل جێڕاویەتی لەناو ئاسمانەکان و زەویدا، دروستی کردووە لەناو ئاسمانەکان و زەویدا الظلمات چەندان تاریکایی و هەروەها والنور، و هەروەها نور و ڕووناکی، چەندان زۆر تاریکایی لەناو ئاسمانەکان و زەویدا هەن و هەروەها نور و ڕووناکیشی
تێدا دروست کردوون بەڵام لەگەڵ ئەوەشدا ثم الذين كفروا پاشان ئەوانەی کە بێ باوەڕن ثم الذين كفروا پاشان ئەوانەی کە بێ باوەڕن بربهم بە پەروەردگاریان يعدلون کەسانێکی دیکە یەکسان دەکەن لە پەرستندا پێیان وایە لە پەرستندا دەبێ کەسانێکی دیکە یا دروستکراوانێکی دیکەش لەگەڵ خوا بپەرسترێن و عەبدایەتیان بۆ بکرێ کە هەرگیز شتیوان ڕێی تێناچێت چونکە خاڵیقی ئاسمانەکان و زەوی خاڵیقی تاریکاییەکان و ڕووناکیەکانی ناو ئاسمانەکان و زەوی خوایە و دەبێت بە تەنهاش تاقە پەرستراو بێت و دەبێت بە تەنهاش بەندایەتی بۆ بکرێت لە خەڵق و دروستکردنی کەون و بوونەوەردا هیچ کەس هاوبەشایەتی و شەریکایەتی لەگەڵ خوادا نەکردووە کەواتە ناکرێت لە پەرستن و بەندایەتیکردنیشدا لە پاڕانەوە و هاوار لێکردنیشدا لە ترسان و خۆشەویستیشدا لە گوێڕایەڵیکردن و بە قسەکردنیشدا ئێمە کەسێکی دیکە بێنینە ڕیزی خوای گەورە یا بیکەین بە هاوبەش و بە شەریکی خوای گەورە الحەمدولله سپاس بۆ خوا هێندێک لە مفەسرین دەفەرمون شکڵی الحەمدولله خەبەرە یعنی سپاس بۆ خوا بەڵام دەفەرمون بە معنای فەرمانکردن دێ یعنی سپاسی پەروەردگار و خوای خۆتان کەن کە ناوی ئەڵڵایە و پاشان خالیق و بەدیهێنەری ئاسمانەکان و زەویە و هەروەها ئەو زاتەیە کە تاریکاییەکان و ڕووناکیەکانی لە بوونەوەر و لەکەوندا دروست کردوون الحەمدولله هەرچی ستایش و سپاسگوزاری هەیە تایبەتە بە خوا الذي ئەو خوایەی خەلق السەماوات والأرض دروستی کردوون ئاسمانەکان و زەوی وجعل وجێڕاویشێتی یعنی دروستیشی کردووە لە ئاسمانەکان و لە زەویدا الظلومات چەندان جۆری تاریکی و هەروەها والنور و هەروەها ڕووناکی کە دەکرێت مەبەستی شەو ڕۆژ بێت کە شەو تاریکە و ڕۆژ ڕووناکە هەمیشە بەدوای یەکتردا دێن و ئەو تاریککردن و ڕووناکردنە بەنەوعێکە تەبان جگە لە خوای گەورە بە هیچ کەسێکی دیکە ناکرێن بەڵام ثم الذين پاشان ئەوانەی ینی پاش ئەوەی کە ئەو حەقیقەتەش دەزانن ئەو ڕاستیەش دەزانن الذين كفروا ئەوانەی کە بێ باوەڕن بربهم لەگەڵ پەروەردگاریان یان لە بەرامبەر پەروەردگاریاندا يعدلون یعنی کەسانێکی دیکە دێنن یەکسانی دەکەن لەگەڵ خوادا دەیپەرستن و لەگەڵ خوادا هاواری دەکەنێ کە گوتمان بە هیچ شێوەیەکی شتیوا نابێ ئەوە یەک لە نیشانەکانی دەسەڵات و یەکتایی خوای پەروەردگار کە خەڵقی ئاسمانەکان و زەوی تاریکایی و ڕووناکیەکانی بەتەنها کردووە کە بەتەنها کردوێتی دەبێت بەتەنهاش بپەرسترێ هو الذي دیسان دەفەرمێ هو ئەو خوایە کە ئێمە دەبێت ستایشی کەین ئەوەی کە ئاسمانەکان و زەوی دروست کردووە الذي زاتێکە خوایەکە خەلەقەکم ئێوەی لە نەبوونەوە دروست کردووە تەمان کەس گومانی لەوەی نییە کە لە نەبوونەوە خوای گەورە ئێمەی سەرەتا هێناوەتە بوون لە چیش دروستی کردوین سەرەتا من طین لە قوڕ کە بابە گەورەمانە ئادەم سەرەتا کە یەکەم مەخلوق و دروستکراوە لە بەشەریەت خوای گەورە بەدەستی خۆی لە قوڕ دروستی کردووە ثم پاشان قضا ئەجەلە دیاری کردووە بۆ هەر نەوەیەکی ئادەم ماوەیەکی دیاریکراو کە بژیە و تێیدا بمرێ ئەوش گومانی تێدا نیە کە ڕوحمان بەبەردا کراوە یان هەر ئادەمی زادێک گیاندارێک ڕوحی بەبەردا دەکرێت بۆشی دەنووسرێت چەندە دەژێت و کەی دەمرێ وأجل مسمى عنده وأجل وماوەیەکی دیاریکراویشی داناوە لەکن خۆی بۆ زیندووکردنەوەمان و کۆکردنەوەمان بەڵام لەگەڵ ئەوەشدا خوا دەفەرمێت ثم پاشان ئەنتم ئێوە تەمتەڕون لە زیندووبوونەوە و لە لێپرسینەوەی قیامەت گومانتان هەیە و دوو دڵن دەزانن خوا یەکەم جار ئادەمی لە قوڕ دروست کرد دەزانی کە ئەتۆ وەختێک نەبووی خوای گەورە هێناوی یەبوون دەزانی خوا دەدمرێنێ
بەڵام کە دێتە سەر باسی زیندوو بوونەوەی و دێتە سەر باسی محاسبە و لێپرسینەوە دەکەویە قەلەق و دەکەویە گومان کە ئەوە بە هیچ شێوەیەکی ئینسانی ئیماندار نابێ تەوان بە خەیاڵی دابێ بۆ خەڵکی دیکەش ئەگەر عەقڵ و ژیری بەکاربێنێ نابێ بیر لەوەی بکاتەوە لێی بپرسی چێ خەڵقی کردووی لە نەبوونەوە بڵێ خوا بەڵام ئەی چێ زیندوو دەکاتەوە بڵێ زیندوو نابمەوە یان کەس ناتوانێت زیندوم کاتەوە یان ئەو خوای کە پێی گوتووی دەدمرێنم هەر ئەویش پێی گوتووی زیندوو دەکەمەوە ئیقرار بە مردنێ دەکەی بەڵام دان بە زیندوو بوونەوەی دانایانی کە ئەوە عەقڵ بەبێ گومانی نایگرێ هو الذي خوا ئەو زاتەیە خەلەقەکم ئێوەی دروست کردووە لە نەبوونەوە من طین لە قوڕ یعنی بابە گەورەی ئێوەی کە ئادەمە دروست کردووە لە گڵ لە قوڕ ثم پاشان قەضا ئەجەلن دیاری کردووە بۆ مردنتان و ژیانتان کاتێکی دیاری کراو و ئەجەلون مسەممە و ماوەیەکی مسەمما دیاری کراو و نووسراویشی داناوە عندەه لەکن خۆی کە تێیدا زیندومان دەکاتەوە و کۆمان دەکاتەوە لێپرسینەوەمان تێیدا دەکا ثم پاشان خوا دەفەرمێ ئەنتم ئێوە تەمتەڕون لە زیندوو بوونەوە و محاسبەکردن دەکەونە گومان و دوودڵن پاشان بە جۆرێکی دیکە خوای گەورە وەسفی خۆی دەکا بۆی بیناسین دەفەرمێ وهو الله خوا ئەو زاتەیە کە في السماوات وفي الأرض يعني خوایە لە ئاسمانەکان و لە زەویدا خاوەنی ئاسمانەکان و زەوی خوای ئاسمانەکان و زەوی هەر ئەوەی کە دەبێت بپەرسترێت و بە گەورە دابدرێت و ئینسان یاسای پەیڕەوکات و یاسای جێبەجێ دەکرێت لە ئاسمان و لە زەویدا تەنها خوای پەروەردیگارە لە کەون و بوونەوەردا شتێکی دیکەمان نییە دەسەڵاتی خوایەتی پێدرابێ توانای حکمکردن و بڕیاردان و وەک دەڵێ یاسا دەرکردن و قانون سەپاندنی هەبێ بەسەر مەخلوقاتدا وهو الله في السماوات ئەو زاتەی کە ئێمەی دروست کردووە و ئێمە دەمرێنێت و ئێمە زیندوو دەکاتەوە ناوی ئەڵڵایە و هەروەها في السماوات وفي الأرض پەرستراویشە و دەبێت بش پەرسترێ لە ئاسمانەکان و لە زەوی ئەو جار تایبەتمەندیەشی دیکەی ئەو خوایە ئەوەیە یعلم سرکم دەزانێت نهێنیەکانتان شاراوەکانتان وجهركم وأشتانشي كبا أشكرا ديكن أو زار ويعلموا ودجزانت ما تكسبون هرچی أنجامي ددن جا بدل أنجامي ددي بچاو أنجامي ددي بجوي ببستنا تام كردنا بون كردنا قاچا لاقا هر أندامشي ديكتا هرچي كي ديكا خوا ديزانتو لا خواي گورا كشف يعلم سركم خواي گورا دزانت نهنيو شاراوكانتان وجهركم وهروها آشكراكانتان أواني كبا آشكرا ديكن ويعلم ما تكسبون ودجزانت ما تكسبون هر كارو كردويك ايوه انجامي ددن وهو الله في السماوات وفي الأرض أو ذاته وأو خوايك ايوه دي پرسنو دبي بي پرستن خوايك الاسمان كانوا زوي دا خوايو پرستراوه ياسا و رساي جيبه جيدكرين يعلم سركم وجهركم دزانت نهينيا كانتان وجهركم عشرا كانتان ويعلم ما تكسبون وأو ذاته أو خوا دزانت هر شيء كأيوة أنجامي دده پاشان دفرمد وما تأتيهم من آية هر شيء بويان بيت من آيات لبلغو نشانة لسر يكتاي خوا يا لسر زندوبونوا يا لسر پیغمبراتي محمد صلى الله عليه وسلم من آيات ربهم لنشانة كاني پروردگاريان إلا كان عبد النيايوة أوان يعني بتپرستكان كافركان عنها لو بلغوا نشانانا معرضين پشت هەڵدەکەن و ڕووی لێوەردەگێڕن و ئیمانی پێ ناهێنن کەسێک کە قابلی هیدایەت نەبێت یان قەراری دابێت بە دوای ڕێگای ڕاز نەکەوێت دڵی خەتم و مۆری لێدرابێ هەرچی بۆی بێنیەوە بۆی باسکەی هەرچی پیشانی دەی و بۆی بڵێ بەلاش وێ دەفەرمێت وما تأتيهم من آية هەرچی بۆیان بێت من آية لبلغو نشانة من آيات ربهم لنشانة كاني پروردگاريان إلا كانوا عنها معرضين بدل نيايوة
ئەوان لەو بەڵگە و نیشانانە کە تۆ بۆیان دێنی و بۆیان باز دەکەی تشتی تێدەکەن و ئیمان هەر ناهێن و بە دوای هەر ناکەون کە دەیگەینێ لە سوورەتەکەی کە هەر جارێ بیانوێکیان بە پێغەمبەر دەگرت صلی الله عليه وسلم ئەگەر دەتەوێت ئیمان بێنی ئەوەمان بۆ بکە ئەوەمان پیشاندا ئەو معجزەیەمان بۆ بێنە بەڵام خوای گەورە پێغەمبەر دڵنیا دەکاتەوە کە پێی دەڵێ وەما تەئتیهم هەرچی بۆیان بێنی هەرچی بۆیان باسکەی من ئایە لە بەڵگە و نیشانە من ئایاتی ربهم لە بەڵگە و نیشانە و معجزەکانی پەروەردگاریان إلا كانوا عنها بدڵنیاییەوە ئەوان لەو بەڵگە و نیشانانەی کە تۆ بۆیان دێنی و بۆیان باز دەکەی معرضین پشت هەڵدەک جاخوا دەفەرمێت فقد كذبوا بالحق بێگومان ئەوان بە درۆیان زانی بالحق ئەو ڕاستیەی کە تۆ هێناوتە و بۆ باس کردون لما جاءهم کاتێک کە هات بۆیان فقد بێگومان كذبوا بە درۆیان زانی بالحق ئەو ڕاستیە کامەیە يعني قورآن لما جاءهم کاتێک کە هێنات بۆیان کاتێک کە هات بۆیان بەڵام خوا دەفەرمێ فسوف لەمە دووە يأتيهم يعني بۆیان دێت تووشیان دەبێت أنباء ما كانوا به أنباء يعني دەنگ و باس و خەبەری ئەوەی کە ئەوان یەستەهزیئون گاڵتەیان پێدەکرد ئەو شتەی کە ئەوان گاڵتەیان پێدەکرد و پێیان ڕادەبوارد لە سزا و عقوبە و تۆڵەی خوای گەورە ئەوان پێیان ڕادەبوارد بەڵام خوای گەورە هەڕەشیان لێ دەکات دەفەرمێت ئەوەی ئەوان گاڵتەیان پێدەکرد و ئیمانیان پێ نەبوو خوای گەورە بەڕاستی و بەفیعلی بەسەریان دێنێ فسوف لەمە دووە يأتيهم بۆیان دێت ئەنباء بۆ خۆی یعنی دەنگ و باس بەڵام مەبەستی سزا و عقوبەی ما كانوا به ئەوەی کە ئەوان پێی یەستەهزیئون گاڵتەیان دەکرد ئەو عقوبە و سزایە کە ئەوان گاڵتەیان پێدەکرد و پێیان ڕادەبوارد خوای گەورە بۆیان دەنێرێ کە زۆر جار پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەگوتن ئەگەر ئیمان نەهێنن خوای گەورە وەکو قەومی عادتان لێ دەکا وەکو قەومی نوحتان لێ دەکات وەکو قەومی ثەمودتان لێ دەکا پێیان گوت دەی ئەگەر ڕاست دەکەی و پێغەمبەری و ئەوەی دەیڵێ ڕاستە ئەوەی باسی دەکەی بابێ ئەو عقوبە و سزا و هەڕەشانەی کە لێمان دەکەی دەی هەڕەسە و سزاکانت جێبەجێ کە بەسەرماندا خوای گەورە دەفەرمێت فقد كذبوا بالحق بێگومان بە درۆیان زانی ئەو ڕاستیە ئەو قورئانە لما جاءهم کاتێک کە هات بۆیان حەقەکە و ڕاستیەکە بەڵام فسوف لەمە دووە يأتيهم بۆیان دێت ئەنباء يعني هەواڵ دەنگ و باس بەس لێرە مەبەستی يعني ئەو عقوبە و سزانەی ما كانوا به کە ئەوان پێی یەستەهزیئون گاڵتەیان دەکرد ئەوەی ئیمانیان پێ نەبوو ئەوەی پێیان ڕادەبووە لەمە دووە خوای گەورە بەسەریاندا دەبارێنێت و تووشیان دەکات کە تووشیشی کردن ئەو کاتە مەجالی پەشیمان بوونەوە و گەڕانەوەیان نییە ئەو جار دەفەرمێت ئەلەم یەڕەو ئایا ئەوان نابینن یا نازانن کەم ئەهلەکنا قەبلەهم چەندەمان لەناوبردن لە پێش ئەواندا من قەڕنین لە ئاوەدانیان یعنی لە خەڵکی ئاوەدانیەکان کە ئەو ئاوەدانیانەی لەناومان بردن چۆن بوون مەکەناهم یعنی دەسەڵات و هێز و توانامان پێدا بوون في الأرض لە زەویدا ما بە شێوەیەک کە لەم نومەکین لەهم کە ئەو هێز و دەسەڵات و توانایەمان بە ئێوە نەداوە یعنی ئەو قەومانەی کە خوا پێشووتر لە ناوی بردوون لە ئێوەی قوڕەیشی خەڵکی مەککە زۆر بەتواناتر زۆر بەهێزتر زۆر بەقووەتر بوون هەم بۆ خۆیان قووەتی جەستەیان تەمەن جەستەیان گەورەتر و بەهێزتر بوو و هەمیش کۆشک و تەلار و باڵەخانەیە کە ئەوان تێیدا دەژیان زۆر لە کۆشک و باڵەخانە و خانووە قوڕەکانی ئێوە قووەتی زۆرتر بوو بەڵام کە خوا سزای نارد توانیان بە قووەتی دەستیان بەرگەی سزای خوای بگرن یا سزای خوای گەورە ڕەتکەنەوە بێگومان نا خان و کۆشک و تەلارەکانیان بەرگەی سەوت و شریخە و ئەو با و لافا و عقوبانەی گرت کە خوا بەسەریدا باراندن بێگومانی لەگەڵ ئەوەی هێزیان زۆرتر بوو شوێنیان بە قووەتر بوو بەڵام بەرگیان نەگرت ئێوە چۆن بەرگە دەگرێن عەلی ئەلەم یەڕەو ئایا نابینن یا نازانن یا نەیان زانیوە کە کەم ئەهلەکنا من قبلهم کە چەندەمان
لناو بردون لبيش أواندا من قرن لا قرن بخو يعني آوداني بلان ما بستي خلقي آودانيا هذا فرمد مكناهم فيما دابون بو خلقي كبيشتر لناو من بردون في الأرض لزويدة ما شتانك لم نمكن لكم كأو زورا هوكار جيانانا أو هزو توانا ما نداو بإيوه أو جار وأرسلنا السماء عليهم مدرارا وأرسلنا ناردمان خواري لآسمان وبسريان دا باراني بخرو بهزو بردوام أو جار وكو طبعا وجعلنا أو جار وجعلنا الأنهار تجري من تحتهم وجراب من بويان درستمان كردو بويان چندان روبان كذا رويشت بجير بيان دا بلام هیچ کامێک لەوانە توانی لە سزای خوا ڕزگاریان کا بێگومان نا فأهلكناهم خوای گەورە هەمومان لەناو بردن بەڵام بذنوبهم بەهۆی تاوانەکانیان وأنشأنا دروستمان کرد من بعدهم لە دوای ئەوان قرنا آخرين کەسانێکی دیکە خەڵکانێکی دیکەمان هێنایە شوێنی ئەوان بڕۆ لە نوحەوە تەماشاکە خوای گەورە قەومی نوحی لەناو بردن بە ئاو دواتر قومی عاد کە لە ڕووی لاشەوە زۆر بە قووەت باڵەخانە و کۆشک و تەلارەکانیان زۆر بەهێز بەڵام خوای گەورە بەبا کە کەس نایبینێت و نازانی لە شوێوە دێ سزایدان دواتر قومی ساڵح قومی لوط کە خوا بەردی بەسەردا باراندن و هەر قومێکی دیکە کە بە قسەی پێغەمبەرەکەی نەکرد بێت و فەرمانی پێغەمبەرەکەی جێبەجێ نەکرد بێت خوای گەورە دوای ئاگادارکردنەوەیان عقوبەی داون و سزای داون بەو دەسەڵاتە زۆرەش کە هەیان بووە بەو هێزە زۆرەش کە لە خان و باڵەخانەکانیاندا هەبووە نەیانتوانیوە بەرگەی سزای خوای گەورە بگرن ئەلەم یەڕەو ئایا نابینن یا نازانن کەم ئەهلەکنا چەندەمان لەناو بردوون من قبلهم لە پێش ئەواندا من قەڕنین لە خەڵکی ئاوەدانیەکان مكناهم يعني پێمان دابوون پێمان بەخشی بوون هێز و دەسەڵات و نیعمەت و چاکە في الأرض لە زەویدا ما بە شێوەیەک لەم نمەکن لەکم کە ئەو هێز و دەسەڵات و نیعمەت و چاکانەمان لەگەڵ ئێوەدا نەکردووە بەقەد ئەوان وأرسلنا السماء عليهم مدرارا ڕەوانەمان کردبووە سەریان لە ئاسمانەوە بارانی بەخڕ و بەلێزمە ینی بەردەوام بارانی بەخڕ و بەلێزمەیان بۆ دەباری وجعلنا الأنهار تجري و هەروەها جێر دروستمان کردبوو بۆیان چەندان ڕووبار کە دەڕۆیشت بەژێر باخ و باخاتەکانیاندا بەڵام واش تەوان هەر سوپاسی خوای گەورەیان نەکرد واش هەر ئیمانیان نەهێنا بۆیە خواچی لێکردن فأهلكناهم خوا دەفەرمێ لەناومان بردن بذنوبهم بەهۆی تاوانەکانیان وأنشأنا من بعدهم و هەروەها دروستمان کرد لە دوای ئەوان قەڕنەن ئاخرین خەڵکانێکی دیکە دروست کراوانێکی دیکە ئەو جار خوای گەورە دەفەرمێت وەلەو نەزەلنا طبعا بتپەرستەکانی مەکە دەیان گوت ئیمانت پێ ناهێنین ئەی محەممەد صلى الله عليه وسلم هەتا نووسراوێکمان بۆ نێنی کە لە ئاسمانێ نووسرا بێ وها کە نووسراوەکەش هات دەبێت 4 مەلائکەتی لەگەڵ بن شاهدی بدەن کە ئەو نووسراوە لە ئاسمانێوە نووسراوە و دەبێت تێشیدا نووسرا بێت کە محەممەدی کوڕی عەبدوڵڵا پێغەمبەری خوایە ئەو جار کە پێیان وابوو مەحاڵە خوای گەورە ناتوانێت شتی وا بکە بۆی ئەو داوایان لە پێغەمبەر دەکرد بۆی ئیحراجی کەن پێغەمبەر و بۆ ئەوەی بڵێن ئەگەر پێغەمبەر بێ دەبێت خوا شتی وات بۆ بکە بەڵام خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ خەفەت مەخۆ وەلەو نەزەلنا ئەگەر ناردبامانە خوارێش عەلەیکە بەسەر تۆدا کتابەن نووسراوێک فی قرتاسین کە لە ناو پەڕەیەکدا نووسرا بایە جاء فلمسوه ئەوان وەریان گرتبایە دەستیان لێدابایە بئەیدیهم بەدەستی خۆشیان لە مەلائکەتەکان لقال الذين بدڵنیاییەوە دەیانگوت ئەوانەی کە کەفەڕوو بێ باوەڕن ئین هادا ئەوەی ئەو نووسراوە هیچ شتێک نییە إلا سحر مبين تەنها جادوویەکی ڕوون و ئاشکرایە ها ئەوەی کە
ئیمان نەسوبێتە دڵی یان بەتەمای ئیمان هێنان نەبێ یان لە بیان و گرتن بێ هەزار بەڵگە و موعجیزە و نیشانەی بۆ بێنی هەر ئیمان ناهێنێ بۆی خەفەتی لێمەخۆ و ئەوانە بیانون دەیگرن وەلەو نەزەلنا ئەگەر ناردبامانە خوارێ عەلەیکە بەسەر تۆدا کتابن نووسراوێک فی قیرتاسین کە لە ناو قیرتاس ئەو شتێکە نووسینی لەسەر دەکەی وەرەقەیە جا پێستا شتی لەسەر دەنووسرێ ئەو ئەگەر ناردبامانە خوارێ بەسەر تۆدا نووسراوێک کە ئەو نووسراوەش فی قیرتاسین یعنی لە ناو لەسەر شتێک نووسرابایە ئەوەی کە بۆ لەسەر وەرەقەیەکی نووسرابە فەلەمەسوه ئەوجار وەریان گرتپایە ئەو نووسراوە بئەیدیهم بەدەستی خۆیان لەقال الذین بەدڵنیاییەوە ئەوانەی کە دەیانگوت ئەوانەی کە بێ باوەڕن ئین هادا ئەوە هیچ نییە ئیلا سحر مبین تەنها جادووێکی ڕوون و ئاشکرایە ئەوجار ئەوە یەک لە بیانوەکان بیانوێکی دیکەیانەوە بوو وەقالوا و هەروەها گوتیان لەولا ئونزیل عەلەیه مەلەک یعنی ئەگەر ئەو نووسراوەشمان بۆ نایە کە مەلایکەت بیهێن و تێیدا نووسرابێ محەممەد پێغەمبەری خوایە خۆزیە وەلەولا وەقالوا گوتیان لەولا خۆزیە ئونزیل عەلەیه دەهاتە خوارێ بەسەر محەممەد پێغەمبەردا مەلەکون فریشتەیەکی لەگەڵ دەبوو ئەو فریشتەیە هەر قسەیەکی کربا محەممەد شاهدی بۆ دابایە گوتبای محەممەد ڕاز دەکا و محەممەد پێغەمبەرە وەقالوا گوتیان لەولا ئونزیل عەلەیه مەلەک خۆزیە دەنێردرایە خوارێ بەسەر محەممەددا صلی الله عليه وسلم فریشتەیەک وەلەو ئەنزەلنا ئەگەر ناردبامانە خوارێ مەلەکەن فریشتە لەگەڵ پێغەمبەردا قازانیان دەکرد یا زەرەر زەرەریان دەکرد بۆ چونکە بۆ خۆیان داوایان کردبوو وەکو ئەوەی سوڕەتی مائیدە کە هاوڕێیانی عیسا پێغەمبەر داوای سفرەیان کرد خوای گەورە فەرمووی ئەگەر سفرەکەتان بۆ بنێرم بەڵام ئیمان نەهێنن دوای بە شێوەیەک سزاتان دەدەم کە کەسم بەو شێوازە سزا نەدابێ ئەوان بتپەرستەکانی مەککەش ئەو دوعایانەی کە دەیان کردن ئەو خۆزگەیانەی کە دەیان خواستن ئەگەر خوای گەورە بۆی جێبەجێ کردبانە چونکە یاسای خوای گەورە لەناو هەموو ئومەتێکیدا بەو شێوەیە بووە ئەگەر ئومەتێک دەرگای پێوە دەسە ئەگەر داوای موعجزەیەکیان کردبا داوای نیشانەیەکیان کردبا خوای گەورە موعجزە و نیشانەکەی بۆ ناردبان تەبەنەوەی کە بیانووی دەگرت هەر لەسەر بیانوەکەی بەردەوام دەبوو چونکە بەو هەموو ئاەت و فەرموودە زۆرانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێندوویەتیەوە ئەگەر کەسێک بەوەی ئیمان نەهێنێ بە شتێک کە خارق عادەیە لە دەسەڵات و توانای ئینساندانیە کەسەکە ئیمان هەر ناهێنێ ئەو کاتە خوای گەورە کەسەکەی سزا دەدا کە سزاشی دەدا کەسەکە بە کافری دەبێت جا خەڵکی مەکە ئەو کاتە زۆرینەی بتپەرست بوون ئەگەر ئەو داوای بۆ جێبەجێکردبانە خوای گەورە بە تەئکید ئەوەی ئیمانی نەهێنا بوو بێ پێشتر بەوەی هەر ئیمانی نەدەهێنا چونکە ئەو کاتی بە یەکجاری بیانوویەکەیان دەگرتن داگو چۆن بزانینەوە مەلایکەتە چۆن بزانین لە خواوە هاتووە چۆن پێشتر کافر دەبوون هەر کافر دەبوون خوای گەورە عقوبەی سەختتری بۆ دەناردن بۆ دەفەرمێ وەقالوا گوتیان لەولا ئونزیل عەلەیه مەلەک خۆزیان دەنێردرایە خوارێ بەسەر محەممەددا صلی الله عليه وسلم فریشتەیەک خوا دەفەرمێ وەلەو ئەنزەلنا مەلەکەن ئەگەر ڕەوانەمان کرد بە خوارێ فریشتە لەقوضیە الئەمڕ بە دڵنیاییەوە جێبەجێ دەبوو بەسەریاندا فەرمانی خوا کە فەرمانی خوا چییە بریتیە لە لەناوبردن و عقوبەدان و مراندنیان ئەو جار ثم لا ينظرون پاشان هیچ مۆڵەتێکی چیان پێ نەدەدرا تەوبە بکەن و پەشیمان ببنەوە و جارێکی دیکە بە دوای پێغەمبەرکەون صلی الله عليه وسلم بەڵام خوای گەورە داواکەی بۆ جێبەجێ نەکردن بەڵام لە نەتیجەدا زۆرینەیان قازانجیان کرد نەک ئەوە کەسی بتپەرست کەسی کافر کە دوعای دەکا خوای گەورە زۆر جار کە دوعای قبول ناکا دوعاکەی بۆ دوا دەخا لەوانەیە خێری کەسەکەی بوێ بۆی ئینسانی مسلمانی هەروایە کە داوایەکەت هەیە دوعایەکەت هەیە خوای گەورە
قبوڵی ناکا لەوانەیە خێری تێدا بێ بۆی ئەوان ئەگەر دوعاکەیان قبول بووبایە خۆزگەیان قبول بووبایە هەرچی بتپەرستی ئەو کاتیە بە کافری دەمرد هەتا لە جەهەنەمێدا دەبوون بەڵام خی گەورە داواکەی جێبەجێ نەکردن لە فەتحی مەککە بە تایبەتی زۆرینیان بوون بە موسڵمان وەقالوا گوتیان لەولا خۆزیە ئونزیلە عەلەیهی مەلەک دەهاتە خوارێ بەسەر محەممەددا فریشتەیەک بۆچی دەهاتە خوارێ بۆی ببێتە شاهید بۆی و شاهدی بۆ بدا لەسەر پێغەمبەرایەتەکەی بەڵام خوا دەفەرمێ وەلەو ئەنزەلنا ئەگەر نازبامانە خوارێ مەلەکەن فریشتەیەک لەگەڵیدا لەقوضیە الئەمڕ بە دڵنیاییەوە جێبەجێ دەبوو بەسەریاندا فەرمانی خوا و هەموویانی لەناو دەبەت خوا ثم لا ينظرون پاشان ئەوان هیچ مۆڵەتێکیشیان پێ نەدەدرا صلی الله عليه وسلم صحیح